بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکی دیکات هاتوومەتەوە خزمەتتان بەو هیوایەی ئێوە و ئەزیزانتان هەمیشە پارێزرا و سەلامت بن. خۆتان ئەزانن ئیتر زۆر نزیک بووینەتەوە لە جەژنی پیرۆزی قوربان، بۆیە گرنگە بزانین کە ئامادەکاریەکان لەلایەن بەرپرسە ئیداری و کارگێڕیەکانی شارەکانی کوردستانەوە لە چه ئاستێکدایە و چۆن ڕۆژانی جەژن وا دەکەن کە ئەزمموی جەژنی ڕەمەزانی ڕابردوو دووبارە نەبێتەوە، توشبووەکان ژمارەکەیان بە شێوەیەک هەڵنەکشێن کە نەخۆشخانەکان، پزیشکە بەڕێزەکان، پەرستارە بەڕێزەکان، ستافە تەندروستیە بەڕێزەکان، قایمقامەکان، بەڕێوەبەرە تەندروستیەکان، پارێزگارەکان، حکوومەت، وەزارەتی تەندروستی، وەزارەتی ناوخۆ دەرەقەتیان نەیەن ئایا دەبێت لەم جەژنەدا چی بکرێ و ئەگەر ئاسانکاریەکیش بکرێ لەلایەن ئیدارەی شارەکانەوە ئایا هاوڵاتیان دەبێت چۆن لەم بابەتە بڕوانن و چۆن بە گرنگیەوە و بە هۆشیاریەوە بڕوانە ئەو بابەتەی کە ئێستا قۆناغی خۆپارێزیە، قۆناغی خێزان پارێزیە، قۆناغی یەکتر پارێزیە. و لایەنێکی دیکەی گفتوگۆکانیشمان لەگەڵ میوانە بەڕێزەکانم تایبەت دەبێت بە لایەنە ئاینیەکە. خۆتان دەزانن بەداخەوە ئەم ساڵ ئەوانەی تامەزرۆی دیدار و زیارەتی کەعبە و ماڵی پیرۆزی خوای گەورە بوون، نەیانتوانی بەهۆی ئەو دۆخەی کە هاتۆتە ئاراوە. ساڵان ئەم کاتانە چواردەوری کەعبە و ماڵی خوا جممەی دەهات وەکو دەوترێت لە مسلمانان لە تەواو جیهانەوە دەچوون بۆ ئەوەی فەریزەی حەج بەجێبێنن، بۆ ئەوەی بەو ئاواتەیان بگەن. بەڵام ئەم ڕۆبینیمان کە بە ڕەچاوکردنی دوورە پەرێزی و دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی ئەو فەریزەیە جێبەجێ دەکرا و نوێژ دەکرا و تەواف دەکرا. ئایا مسلمانان لە هەرێمی کوردستان چۆن ئەم پاداشتە لە دەستی خۆیان نەدەن، دەتوانن لە چ ڕێگەیەکەوە تاویزی بکەنەوە، چۆن قوربانی بکەن لەم جەژنە و چۆن یەکتر بەسەر بکەنەوە، بە تایبەت ئەوانەی کە لە نێوان جەژنی ڕەمەزان و جەژنی قورباندا بەداخەوە کەسێکی ئەزیزی خۆیانیان لەدەستداوە، ئەوەی پێی دەوترێت نۆ جەژنە و دووبارە تازەکردنەوەی خەم و دووبارە تازەکردنەوەی پرسە و تعزیەکان لە ڕوانگە و تێڕوانینی ئاینەوە ئەم بابەتە چۆن سیر دەکرێت. من لەگەڵ میوانەکانم گفتوگۆ سەبارەت بەم باسانەکەم و زۆر باسی دیکەش. ئەم شەو من لە پایتەختی کوردستانم چوار میوانم هەیە، هەریەک لە بەڕێزان شەهاب حاجی ئەحمەد قایمقامی قەزای کەلار، هەروەها مامۆستا یوسف حەسەن قایمقامی قەزای کۆیە، جەنابی مازن محەممەد قایمقامی قەزای ئاکرێ، هەروەها جەنابی شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری ئیرشاد لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان. من دەچمە خزمەتی کاک شەهاب. کاک شەهاب سڵاوتان لێبێ، ئەم کاتەتان باش. سوپاس بۆ خوا کە توانیتان توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا خۆتان، خێزانەکانتان، کارمەندە بەڕێزەکانتان بە سەلامەتی تێپەڕێن و زاڵ بن بەسەر ئەو دوژمنەدا. پێم خۆشە پێم بڵێ دۆخی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕووی توشبوون، لە ڕووی چاکبوونەوە، لە ڕووی گیان لەدەستدان لە گەرمیان و ئیدارەی گەرمیان چۆنە؟ فەرموون. شۆ باش، سپاس کاک ئەدگار. دیارە خۆشبەختانە سپاس بۆ خوای گەورە فترێ و ڤایرۆسەمان تێپەڕان. ئێستا وەزعی کەلاریش لە ڕووی ئەو نەخۆشیەوە ئەو هەڵکشانەی نەماوە و ڕۆژانە مای دڵخۆشیە. سپاس بەخوا ڕێژەکاندا ئەپەزێەوە. ئاماری ئەمڕۆ 228 پشکنین کراوە، 24 توشبوومان هەبووە، 28 چاکبوونەوە هەبووە، مردنیش دوان هەبووە. پێشتر مردنەکان ڕۆژانە دووبارە ئەبووەوە. ئێستا سپاس بەخوا ئەو ڕێژەیە ئاستەکەی لە دابەزینە و کەمبوونەوەیە و ئێستا ڕێژەی چاکبوونەوە زۆرترە لە توشبوون. ئەمە لە ئەنجامی ئەو خۆپارێزیە و لە ئەنجامی ئەوەی کە خەڵک هەستی کردووە، خەڵکی ئەمە هەستی بەوە بە مەترسی ئەم نەخۆشیە کردووە تا ڕادەیەکی باش ئەتوانم بڵێم
پابندن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و ئومێد دەکەین ئەمە لە ڕۆژانی جەژنە بەردەوامی هەبێت وا بکەین ئێمە بتوانین ئەو ڕێژەیە بۆ ئاستێکی زۆر لەوە نزمتر و دابەزێنین. کاکشاب دیارە لە ماوەی ڕابردوو لە تەواوی کوردستانم شتە هەبوو کە هاوڵاتیان وەکو پێویست بڵین لە مەترسیەکە تێنەگەیشتە بوون یان لە تەواوی کوردستان تا ڕادەیەک تێڕوانین و قەنەعاتێکە بوو کە ئەم ڤایرۆسە ئەو هێزەی نییە کە ئەزیزانمان ببەرێت بیان بات لە ناو بچن توش بن گیان لە دەست بدەن. ئێستا و هۆشیاریە دروست بووە چونکە دوایەوەی چەندین کەسایەتی دیاری سنووری گەرمیان بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و توش بوون و گیانیان لەدەستدا ئەم هۆشیاریە چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە لە ڕۆژانی جەژندا هاوڵاتیان پابند بن سەردانی یەکتر نەکەن یەکتر بەسەرکردنەوەکان لە بازنەیەکی زۆر بچووک و ئەگەر ینی بڵێم داخراودا بێت لە کۆڵانەکان ماڵە و ماڵ نەچن وەکو جاری جاران تەوقە و ماچکردنی یەکتر و ئەم شتانە ئەمە چۆن ئەتوانن ئێوە زمانی ئەوە بکەن وەکو قایمقامی قەزای کەلار؟ ئێمە لە ژۆر ئۆپراسیۆنی گەرمیان و لەسەر ئاستی قەزایش ئێمە کۆمەرێ بڕیارمان دەرکردووە سەبارەت بە ئەو ڕێکارانە چییە بیگرنە بەر بۆ خۆپارێزی لەم ڤایرۆسە و بە تایبەتی ئەوانە چییە ئەو هەنگاوانە چییە بتوانین لە ڕۆژی جەژنا ئێمە بە هاوکاری خەڵکی شاری کەلار و گەرمیان و بە تایبەتی ئەوانەی کە ئێمە تاکیدمان لێ کردوەوە داخستنی کۆمەڵی شوێنەکە لە 25 و 26 مانگەوە ئێمە لە دوای ئەنجامدانی کۆبنەوەی ئۆپراسیۆنی گەرمیان و ئیدارەی گەرمیان و قەزای کەلار ئەوانە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە پێش جەرنووس لە ئەمە چەند ڕۆژێکە داخستنی کۆمەڵێ شوێنە لەوانە مەلەوانگەکان لەو پارکەکان کافتریاکان هۆڵەکانی لە جوانی هۆڵەکانی یاری مناڵان داخراوەکان بە تایبەتی ئەو مەکشوفەکان هەر هەموو ئەوانەمان ئەو بڕیارانەمان دا و لجنە کابڕشەکانی قایمقامێت و هێزە ئەمنیەکانی بەسپاسەوە هەمویان لە ئەرکی جێبەجێکردنی ئەرکەکانی خۆیانن و چاودێریەکان بەسپاسەوە خەڵکیش هاوکارمان بۆ ئەوەی ئەمێنێتەوە بۆ ڕۆژی جەژن ئێمە ئەم وەک لە سەرەتای بەرنامەکە جەنابەت ئاماژە بۆ کرد ئێمە باجێکی گەورەی جەژنی ڕەمەزانماندا بەداخەوە چەندین کەسایەتی ئەزیزی ئەم کەلارە و گەرمیانە گیانیان لە دەستدا بەداخەوە و ڕێژەیەکی مردنیش لە ئێرانە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک بەرز بووە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە تەئکید دەکەینەوە کە ڕۆژی جەژن کۆمەڵی ڕێکار و مان داوا کردووە بگرنە بەر کۆمەڵی بڕیارمان داوە بڕیارەکان ئیشمان لەسەر کردووە یەکێک لەوانەیە کە قەدەغەیات چۆ لە نێوان قەزای کەلار و قەزاکانی تێ لە نێوان ناحیەکان و قەزا و تۆند تۆڵکردنی بازگەکانی دەرەوەی کەلارە هەرچەندە ئێستا ڕێگریەکان کراوە بەڵام ئێمە بۆ ڕۆژانی جەژن و پشۆکانی جەژن تۆڵترەکەینەوە تەنها بۆ کاری بازرگانی نەبێ ئێستا هیچ خەڵکی لە دەرەوەی سنووری کەلارەوە لە با بڵین لە شوێنەکانی دیکەوە لە سلێمانیەوە لە هەڵەبجەوە ئەوە یەکەوێتە ئەو سنوورەی کە خەڵک هاتوچۆوە کات بۆ کەلار قەدەغەیە هاتوچۆ. ئێمە ئەوەمان ڕاگەیاندووە تا بۆ کاری زۆر پێویست نەبێ خەڵک هاتوچۆ نەکات و داوەشمان لە خەڵک کردووە هاوکار بێت بۆ خۆپارێزی هاوکار بێ بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان دیانی ئێمە وا بکەین خەڵک ئەم جەژنە ئێمە خەڵک بۆ سەردانی ئەزیزەکانیان و بۆ سەرقەبران و بۆ ئەوانەی کە تەعزیەی پرسەی تازەیان هەیە و بۆ کۆمەڵێک مەراسیم کە جەژنەکانی تر بە خۆشحاڵیەوە خەڵک بەڕێیە کرد ئێمە وا بکەین ئەم جارە ئەوانە نەکەین و ئێمە لای خۆشمانەوە تا ڕادێک لە ناو شاریشە ئەتوانم بڵێم قەدەغەیەکی سنووردار ڕائگەێنین بۆ ئەوەی ئێمە ئەو دابەزینەی ئاستی توشبوونی خەڵک تاکووا بتوانین لەوە کەمتری بکەینەوە ئەوەش بەچی ئەبێت بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانە بێ بەوەی کە ئێمە داوامان کردووە لە خەڵک کە هاوکارمان بن ئەو سەردان و بەسەرکردنەوە و کۆمەڵی شت کە باسم کرد ئەوانە نەکەن تەسەورەکەم ئێمە بتوانین دوای جەژن بە نەتیجەیەکی باشتر لە ئێستا. سوپاسانەکەم کاکشاب دواتر دێمەوە خزمەتتان مامۆستا یوسف ئێوە
لە قەزای کۆیە ئامادەکاریەکانتان بە چه ئاراستەیە کە بە تایبەت کۆیە لە سلێمانیەوە هاتوچۆی لەسرە لە دەڤەری ڕاپەڕینەوە هاتوچۆی لەسرە لە هەولێرەوە هاتوچۆی لەسرە ئەکرێ بڵێم لە کەرکووکەوە هەر هاتوچۆی لەسرە چۆن وا دەکەن کە ڕێنماییەکانی خۆپارێزی کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بە باشترین شێوە لە ڕۆژانی جەژندا لە قەزای کۆیە جێبەجێ بکرێت. بەڵێ ئەو کاتتان باش دیارە ئێمەش وەکو قەزای کۆیە لە سەرەتای دەرکەوتنی ئەو ڤایرۆسا لیژنەیەکی باڵامان پێکێنا بەلاوی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە لایەنە پەیوەنددارەکانی تێدا بوو هەر لێرەشەوە سەرەتا دەمەوێت سوپاسێکی گەرمی و دەستخۆشی لە هەریەک لە هێزەکانی ئاسایش و ناوخۆ تیمەکانی تەندروستی تیمەکانی شارەوانی و کارەبا و ئەو فەرمانگانەی کە لە کاتی پشوەکانیش بەبەردەوامی لە ئەرکدا بوون ماندووبوونیان کێشە بۆ ئەوەی لیژنە هاوبەشەکان کە توانیان بەڕاستی وا بکەن ڕێژەیەکی باش خەڵک ڕێنمایەکان جێبەجێ بکەوە سەبارەت بە نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز ئێمە بەیانی ڕۆژی پێنجشەمە موعیدی کۆبوونەوەیەکماندانەوە کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بوو ئەوەی بڕیار لەسەر ڕێکارەکان بدەین حتمەن ئێمە ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی ناوخۆ دەرچوونە و وەزارەتی تەندروستی ڕێنمایەکان و ڕێکارەکانی ئیعلانی کردووە و ئامادەی کردووە ئێمە پابەند دەبین پێی و بانگەوازی بۆ دەکەین و هەروەها لیژنەکان و هێزەکانی ئاسایش و ناوخۆش ڕادەسپێرین بۆ جێبەجێکردنی و سەبارەت بە ڕێژەی ڤایرۆسەکە لە توشبووان لە سنووری قەزای کۆیە تا ئێستا ڕێژەکە باش بۆ بۆ شێوەیە خراب نەبووە تا ئێستا ئێمە لە سنووری قەزای کۆیە نزیکی 2649 سواب وەرگیراوە و فەحس کراوە لەو 2649 95 حاڵەتی پۆزتیفمان هەبووە واتە توشبوومان هەبووە لەو 95 حاڵەتە بەداخەوە 4 حاڵەتی گیان لە دەستدانمان هەبووە و ئەوەی ئێستا ماوەتەوە تەنها 13 کەسمان لە ژێر چاودێری ماوەتەوە ئەوی تر هەمووی چاک بوونەتەوە 82 کەسی چاک بۆتەوە و گەڕاوەتەوە بۆ ماڵەوە. باشە سوپاس بۆ خوا کە لە کۆیە ڕێژەکە لە ئاستێکەی تا ڕادەیەک هەرچەنە گیانی یەک کەسیش زۆرە بەڵام بە بەراورد بە شوێنەکانی دیکە کۆیە پارێزراوترە سوپاس بۆ خوا. چی دەکەن کە لە ڕۆژانی جەژن مامۆستا یوسف چۆن وا دەکەن ئەم ڕێژەیە کەمتر بێتەوە نەک زیاتر بێت زیاتر کۆنتترۆل بکرێت نەک لە دەست دەربچێت. حتمما دەبێت کارێکی وا بکەین بۆ ئەوەی ڕێژەکە ڕوو لە هەڵکشان نەبێت چکە بەداخەوە لە جەژنی ڕابردوو لە بەشێک لە شار و شارۆچکەکان ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوەی بە خۆیەوە بینی بەهۆی پابەند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانەوە و ئێمە بەیانی کە کۆبوونەوەمان کرد ڕێنمایەکانمان دەرکرد و بانگەوازی بۆ دەکەین و ئەلانی بۆ دەکەین بەڵام هەر لە ئێستاوە داوا لە خەڵکی سنووری قەزای کۆیە دەکەین بە تەواوی پابەندی ڕێنمایەکانی تەندروستی و ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ بن بۆ ئەوەی بە دوور بین لە هەڵکشانی ڕێژەی ڤایرۆسەکە و ئەو ڕێنمایانی کە دەریشی دەکەین پابند بن پێ و جێبەجێ بکەین و لێرەشەوە دەمەوێت سوپاسێکی گەرمی دانیشتوانی سنووری قەزای کۆیە بکەم کە لە ڕابردوودا ئەو ڕێنمایی و بڕیارانی کە دەرمانکردن لە ڕێگەی لیژنەکانەوە لە ڕێگەی ژووری ئۆپۆراسیۆنەکانەوە کە دەرکرابوون ڕێژیشی زۆر باشی خەڵک پابندی ڕێنمایەکان بوون هەر ئەو پابند بوونە بوو کەوای کردووە ڕێژەی توشبووان لە قەزای کۆیە بەو شێوەیە هەڵنەکشێت و ڕێژەی مردووان لەخوای بە زیاد بەو شێوەیە زۆر نەبێ وەکو لە شار و شارچکانی تر زیادی کردەوە. سوپاسانە کە مامۆستا یوسف دێمەوە خزمەتی جەنابیشتان کاک مازن ئێوە وەکو قەزای ئاکرێ ڕێژەکە بە لایەوە شەندێک زانیاری وەربگرین ڕێژەی توشبوون چاکبوونەوە گیان لە دەستدان لە چه ئاستێکدایە و چۆن خۆتان بۆ جەژنی قوربان ئامادە کردووە. بەێ سپاس بۆ هاوین بەڕێز وەکی هەمی برادرە ئیشارەت پێدای کو ئەم هەمیە نێزیکی جەژنە قوربانیا بووی و خەلکێ مەجهێ سوپاسیە ڕاستی هەل دەست پێکە وەکی بێژن ئەف هەلمەتا دژی بەرهەنگاربوونا ڤایرۆسا کۆڕۆنا خەلکی مە ڕاستی زۆر یەهاری کارە هەر ڕێنمایەکە شلای حکومەتە هەرێما کوردستانی بە دەرچوو یان شلای ژوورە ئاپۆرسیۆنێ ئانشلای مەڤە وەکی کارگەریە دەڤەری ئانشلای هەر لایەکی سەخلەمیێڤە خەلکێکی ئەم شێن بێژین و ئەگەر 100 نەبیت بەڵام 90 هەپیا جێبەجێکردن هاریکاریە خەلکێ مە بوومە وەکی دەستگایت حکومەتێ بارسڤیکیەکە مازن یا ئەخسیە سەر ملێت مە و سەر ملێت دەستگایت ئەمنی و سەر ملێت فەرمانگەهێتمە تەندروستی جهێ خوشحالیەیەک و هیچ حالەتێکی مرنێل سنوورێ قەزا ئاکرێ هەلدەستپێکە سەرهەلدانا وی ڤایرۆسی و حتا ئەڤروکە پەیدا نەبووە
نبس القضا آکری بلکل همی سنور پارێزگە هاتووە کە سپاس بۆ خودێ چەندین حالەتی توشبووی ڕاستە هاتی نەتومارکردن تاقیگەها پشکنینە ڕێڤەبەریا ساخلەمیە ئاکرێ بەڵام ئەو حالەتت هێنە ڕاگەهاندن و خەلکێکی توش بووی نەهەمی خەلکی ئاکرێنە بۆ ئاگاداری قەزا ئاکرێ قەزاکە هەف سنوورە دگەل پارێزگە هاتووە کێ و دگەل قەزا بەردەڕەش کۆی هەف سنوورە دگەل پارێزگە ها میسل گەلک خەلکێمە ئان بڕێکت بازرگانی ئەvێت داخل بن سامپلت وان الزالگەها چل زانگەها قندیل بن یان چەمەی بن یان کەلک بن تێنە وەرگرتن و تاقیگەها ئاکرێ یا ڕێڤەبەریا ساخلەمی ئاکرێ تێنە پشکنین کردن هەندێک جارە ئەنجامێت پۆزیتیڤ بۆ هەندێک حالەتە دەردکەبن تێتا ڕاگەهاندن کول ئاکرێ مەسەلەن ئەڤروکە دەبێژین 10 حالەتت پۆزیتیڤ چێبووین احتمالە الوان 10 حالەتە هیچ ئێکیشوانە خەلکی ئاکرێ نەبیت یان ئەسڵان هەموو خەلکی پارێزگەها کەس تێدا نەبیت پارێزگەها دووکێ چێ بیت خەلکی بەغدا بیت یان خەلکی هەڤلێر بیت یان خەلکی غێر جێ بیتن بسەردان یان هەندێک جار قەلەقی هاوڵاتیانی قەزای ئاکرێ ئەوەندەی من تێبینی کردووە لەوێوە سەرچاواگرێ کە قەزای ئاکرێ وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد قەزایەکە شوێنەکانی دیکەی بەردەڕەشەدەوە کە موستە شوێنەکانی دیکەی بەسەرەوەیە هاتوچۆیەکی بەردەوام هەیە چۆن وا ئەکەن کە هاوڵاتیانی قەزاکە هەم ژیانیان ئاسایی بێتەوە و هەم پارێزراویش بن لە هەمان کاتدا بله حتی وێگەوێ زالگەهێت سنووریت ناوبەرە پارێزگەها دووکێ کە قەزا ئاکرێ هەف سنوورە دگەل هەڤلێرێ قەزا بەردەڕەژی هەف سنوورە دگەل هەڤلێر و دگەل پارێزگەها میسل حتی وێگەوێ یعنی هاتنا ژوورەوە بوو داخلی پارێزگەها دووکێ پڕێکە ئۆنلاین ئەپێڕێکیە ئەو ڕێکارن وەزارەتە ناوخۆ هاتیە ڕاگەهاندن ئەف حالەتی دیەتێن چ خەلکێک ئەرکی خول بەغدا بینیتن عسکەر بیتن یان هەر کارێکی هەبیتم چتە میسل یان چتە بەغدا پڕێکت ڕسمی پشتی موافقات و پشتی ڕێکارن ئەسوولی تێنە وەرگرتن پشکی سمپلێت وان زالگە ها تێنە وەرگرتن هەر زالگەی تیمێتمێت ساخلەمیە هەمی زالگەهایی سامپل لێ تێنە وەرگرتن حتا ئەنجامێت سمپلێت وانە دەرنەکەبن داخلی پارێزگەها دووکێ نەبن ئەگەر حالەتێکی ضروریژی هەبیت و داخل ببیتن دەبێت تێکەلیا هیچ کەسێکی نەکەتن حتا ئەقلشی 24 ساعت سەرڤە چونکو ئەگەر فەحساوی نێگەتیڤ دەرکەوت شتێکا دەیە ئازاد بیتن کە هاتنە چوونێ بکەتن ئەگەر خودێ نەکەت پۆزیتیڤیش بوو وێگەوێ ئیجرراتی ساخلەمیە دوور وی کەسی هێنە وەرگرتن مدوێت ئیشارەتێ پێ بدەم کول جەژنا بوری بەڵێ ئەگەر فەرموو جەژنا ڕەمەزانە پیرۆز ڕاستی ئەم خەلکی ئاکرێ 6 حالەت بوومە قەزا ئاکرێ پەیدا بوون هەموو ئەو خەلکی ئاکرێ بوون بەڵام بەغدا ئەرکی خۆ دیت زڤڕی ناوانە پشتی ئەنجامێت فەحسێتوانە دەرکەتیت پشکنینێتوانە پۆزیتیڤ دەرکەتن ڕاستی ئەم هەمی جەژنا بوری یعنی وەکیت بێژن مەترسیە کەفتە سەر قەزا ئاکرێ بەڵام خۆشبەختانە ئەو 6 حالەتێت پۆزیتیڤت دەرکەتی ئەڤروکە هەمی الماڵەخ و ساخلەمن و هیچ ینی ڤایرۆس نمایت واندا الفيجا فيجي الحمد لله حتى حدا كي قضاء كري يا باريس راوا ويا باقجا بينش حالة ميت هاي بس يتجرانتيني و يتخستي و هي اوانجي هيش يعني تكاليا كسا كي نكريا انجامت وانت فحصي هل زالجه هي تهاتينا ورگرتن و زالجه هي برينا جهد ساخلەمی و جهێت گەرانتینی باشە من بۆی دواتر بزانم ئامادەکاریەکانتان بۆ جەژن چۆنە کاک مازن دواتر دێمەوە خزمەتان ئەچمە خزمەتی جەنابی شێخ ئیبراهیم بەرزنجی بەڕێوەبەری ئیرشاد و توێژینەوە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی جەنابی شێخ سڵاوتان لێبێت لە ئێستاوە پیرۆزبایی جەژنی پیرۆزی قوربانتان لێ یەکەم بە ئەنقەست کۆتاکەس لەم مناقەشەیاتمە خزمەتی جەنابتان بۆ ئەوەی ئێوەش هەرچەندە ئاگادارن زیاتر ئاگادار بن کە بەرپرسانی بۆ نمونە دەڤەری گەرمیانە کۆیەیە ئاکرەیە دەڤەری بادینانە بزانن دۆخەکە چۆنە و وێنە گەورەکە باشتر ببینین لەم ڕووەوە ئێوە بەنسبەت جەژنی پیرۆزی قوربانەوە دواتر دێمە سەر بابەتەکانی دیکەش چ ڕێنماییەکتان بۆ وڵاتیان هەیە چ داواکاریەکتان لێیان هەیە بۆ ئەوەی نەیخەینە کۆتایی بەرنامە لە ئێستاوە پێیان بڵێین بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێزت سڵاو لە سەرجەم میوانە بەڕێزەکانی جەنابەت لە سەرجەم بیسەران و بینەرانی کەناڵەکەتان منیش ئەم دەرفەتە دەقۆزم و پیرۆزبایی جەژن لە جەنابەت و لە سەرجەم ستافی کەناڵەکەتان دەکەم و لەو میوانە بەڕێزانە و لە سەرجەم هاونیشتیمانیانی کوردستان کە داواکارین لە خوای گەورە ئەم جەژنە بێتە مای سەرکەوتن بەسەر ئەم پەتاییکەوە هەموو جیهانی هەژاندووە و ئێمەش بەرکەوتەمان بەرکەوتووە و خەڵک نەڕاحەتیەکی زۆردایە
ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دائیمەن لە هەوڵی ئەوە داین کە بتوانین لەگەڵ هەموو ئیدارە خۆجیەکانی پارێزگاکان لەگەڵ پارێزگا بەڕێزەکان هەموو هەماهەنگیەکی تەواومان هەیە لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتیەکانی ئەوقاف لە پارێزگاکان بۆ ئەوەی کەوا بتوانین ئەم دۆخە مێژوویە پێکەوە تێپەڕێنین و جەنابی وەزیری ئەوقاف دکتۆر پشتیوان سادق بە بەردەوام لەگەڵ پارێزگا بەڕێزەکانە بووە بۆ ئەوەی کەوا ئەم دۆخە بەهێمنانە زۆر بە حکمت تێپەڕێنین لە ڕووی موسساتی دینی و لە ڕووی مزگەوتەکانە و لە ڕووی مامۆستایانی ئاینی و لە ڕووی هاونیشتیمانیانی خۆشەویستیشەوە کە ئێمە بە بەردەوام ڕێنماییمان پێشکەشیان کردووە. ڕێنمایی ئێمە بۆ ئەم جەژنە ئەوەیە کە دەڵێن هەمومان دەزانین ڕێژەی توژوان لە کوردستان و لە جیهانە لە هەڵکشاندایە بەداخەوە و 12,000 کەس زیاتر لە کوردستانە گردوێتی ئەو پەتایی کەوا ئیعلان کراوە و نزیکەی 400 کەس زیاتریش وفاتی کردووە بەداخەوە. کەواتە ڕێنمایەکانی تەندروستی پێمان دەڵێ دەبێ هاونیشتیمانیان خۆیان بپارێزن و بەرکەوتە کەمتر بکەنەوە و قەڵەباڵغی کۆبوونەوات نەکرێ. ئێمە پشت بەستن بە لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کە بەیانی ژمارە 44 بە ئامادەبوونی سەرجەم پارێزگا بەڕێزەکان و سەرجەم ئەندامانی ئەو لێژنە باڵایە بڕیار دراوەکەوە بە خۆشحاڵیەوە مزگەوتەکان دەرگاکانی بکرێتەوە بەڵام نوێژی جەژن و نوێژی هەینی ئەنجام نادرێت. و ئێمە ڕێنماییمان ئەوەیە کە لەبەر پاراستنی نەفسی ئینسان و لەبەر ئەوەی بەرکەوتە کەمتر بێ و لەبەر ئەوەی حاڵات لا سامەحەڵا لە مزگەوتەکانەوە تەشەنە نەکەن داواکاریمان ئەوەیە لە سەرجەم هاونیشتیمانیانی کوردستان نوێژی جەژن لە مزگەوتەکانە ئەنجام مەدەن و ئەتوانن لە ماڵەوە لەبەر ئەوەی سنەتە بەڵام پاراستنی نەفسی ئینسان فەرزە و ئینسان پاراستنی ڕوحی خۆی لەلاوە لە عیبادەتیش گرنگترە بۆیە لە شەرعانیش هیچ لە سەریان ناکەوێ ئەگەر نوێژی جەژن لە مزگەوتا بە کۆمەڵ نەکەن دەتوانرێت لە ماڵەوە بە تەنها بکرێت لەگەڵ خاوخێزانی خۆیان بیکە و بەرکەوتیان نەبێت. دووەم ئەو مەراسیمانی کەوا لە جەژنا دەکرا وەک جەنابەت ئاماژەت پێکرد لە سەرەتای بەرنامەکەتەوە کە عادەت وایە بسنە لای ئەو ماڵانی کەوا مردووییان لێ مردووە. ئێمە ڕێنماییمان ئەوەیە کەوا بە هیچ شێوەیەک ئەو بابەتە ئەنجام نەدرێ و سەرقەبران و سەردانی گۆڕەکان بە شێوازێکی زۆر تەندروستیانە بکرێ و قوربانیکردن سنەتێکی زۆر زۆر باشە و ئەتوانین ئێمە هەموو قووەتی خۆمان لە قوربانیەکانە وەکو خێر و پاداش بەدەست بهێنین وەسبینێ کە ڕۆژی عارفەیە ئەتوانین خێری گەورەمان دەست بکەوێت بە ڕۆژوگردن و عیبادەت بەڵام قوربانیەکانیش بە هەمان شێوە بتوانین ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکەین بۆ ئەوەی کەوا عیبادەت بکەین. جەنابی شێخ من پێم خۆشە یەک قسەیان لەسەر بکەین چونکە ئەوانەی باس کرد هەموویان گرنگن. یەکەم شت سەبارەت بە نوێژی جەژن. بەڵێ بیانی بۆ نمونە من ئەبینم لە کۆمنتەکان لە پۆستەکان هەندێک مزگەوت هەیە لە هەندێک ناوچەی کوردستان ئەڵێن ئێمە بە هیچ شێوەیەک پابند نابین نوێژی خۆمانەکەین. دیارە وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد پێویستە تاکەکان هۆشیارتر بن لەوەی کە خۆیان تووشی تەهلوکەیەک بکەن خۆیان بخەنە بەردەم مەترسی ئەوەی کە توش بن بە ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەت موسڵمانان ئەبێت زۆر زۆر هۆشیاری زیاتریان هەبێت. جگەل لە ڕێنمایی چ ڕێکارێکە گیرێتە بەر ئەگەر بۆ نمونە لە مزگەوتێک گوێ بە مەترسیەکان نەدرا کە هێشتا بوونیان هەیە و نوێژی تیاکرا تێکەڵاوی ڕوویدا قەرەباڵغی بوو دەست نوێژگرتن یەکتر بینین تەوقەکردن یەکتر ماچکردن پیرۆزبایی جەژنی بڵێن قوربانی پیرۆز وەکو عادەت بۆ لە ساڵانی ڕابردوو لە دوای نوێژی جەژن مسلمانان پیرۆزباییان لە یەکتر دەکرد. لە ڕاستیدا ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەرپرسین لە مزگەوت و حرەمی مزگەوتەکان. ئێمە ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە ڕابردوو لەم بارودۆخەی مێژووی ئێستەشدا بەڕاستی وەکو وەزارەت زۆر بەرز دەینرخێنین لەبەر ئەوەی ئەو بەڕێزانە سەرجەمیان بڵێن ئەتوانین بڵێن سەرجەمیان پابندی ئەو ڕێنمایانە بوونە کە لە وەزارەتەوە یاخود لە وەزارەتی تەندروستیەوە یاخود لە لێژنەی باڵای کۆنگرە و حکوومەتی خۆمان بۆمان هاتووە و مامۆستایانی ئاینیش ئەو هەمویان دەزانن کە فەرمانبەری ئەم حکوومەتەن و هەر ڕێنمایەک لەم حکوومەتەوە دەربچێت جێبەجێی دەکەن. ئێمە دەڵێن مامۆستایانی ئاینی خۆمان لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتیەکانەوە ئاگادار کردوێتەوە
و ئەو بەیانی کەوا ژمارە 44 باسم کرد ڕێنمایەکە ئەوەیە کا نوێژە فەرزەکان بکرێ بەڵام نوێژی جەژن و نوێژی هێنی نەکرێ ئێمە دەبێ مامۆستایانی ئاینی هەر لە ڕابردوو وابوون و ئێستەی ژوان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان پابەندی ڕێنمایە یاسایەکان بن هەر کەسێکیش پێچەوانەی ئەو ڕێنمایانە جوڵا بێتەوە یاخۆت هەنگاوی نابێ ڕێکاری یاسایی بەرامبەر گراوەتە بەر و لە داهاتویشدا دەگرێتە بەر. سوپاسانەکەم یا شێخ دواتر دێمەوە خزمەتان چونکە پرسیاری دیکەشمانەیە سەبارەت بە تەنانەت نوێژی هەینی چونکە ڕۆژی یەکەمی جەژنی قوربان دەکەوێتە هەینیەوە سەبارەت بە نۆجەژن و تازەکردنەوەی پرسە و هەندێک بابەتی دیکەش سوپاسانەکەم کاکشاب بێمەوە خزمەتی ئێوە پێم خۆشە هەندێک زانیاریشمان لەسەرەوە بۆ بگوێزیتەوە بە بینەرانی بدەی بە هاوڵاتیانی دەڤەری گەرمیانی بدەی سەبارەت بە پرۆژەکان بڵین هاتنی کۆرۆنا چ کاریگەریەکی لەسەر خاوکردنەوەی پرۆژەکان دانا و ئێستا تا ڕادەیەک ینی چۆن بڵێ چالاکیەکان پرۆژەکان دەستیان پێکردوتەوە لە سنووری قەزای کەلار و لە سنووری دەڤەری گەرمیان بەگشتی پرۆژەکان لە چ ئاستێکن و چۆن دەڕۆنە پێشەوە. دیارکە کاتگار کۆرۆنا کاریگەری زۆری لەسەر سەرجەم کایەکان داناوە ئەو قەیرانەدارەیە بەهۆی کۆرۆنەوە پرۆژەکانی ڕاگرتووە پرۆژەی استراتیژیە کە ئێمە بەلامانەوە خەڵکی گەرمان زۆر گرنگە پرۆژەی دووسایەتی کەلار دەربەلیخانە بەداخەوە ئەو پرۆژەیە ئێستا زۆر بەسستی ئیشی تیاکرێتوانم بڵێن بە ڕێژەیەکی زۆر کەم تەنها یەک گروپیان ئیشەکان لە نزیک دەربەلیخان و ئەوکانی تری ڕاگیراوە و پرۆژەکانی ترمان لەسەر ئاستی قەزای کەلار بەهۆی ئەو قەیرانەدارایەوە پرۆژەکان ئیشیتیان ناکرێت ڕاگیراون و ئەوەشە مایە نیگەرانی خەڵکی کەلار و گەرمیانشە. باشە یعنی ئەکرێ بڵین کە قەیرانەداراییەکە کاریگەریەکی وای دروست کردووە کە پرۆژەکان دوا بکەون ناڕزایەتی هاوڵاتیانی دەڤەرەکەش زیاتر بێت چونکە بۆ نمونە ئێمە ئەگەر گەرمیان شتێکی بۆ کرابێ ڕەنگە کفری گلەیەکەی زۆر زیاتر بێت چکە هەڵێت ئێمار بەجارێ پشتگوێ خراوین بۆ نمونە. ئێمە ئێستا پرۆژەکانی وەبەرهێنان تا ڕادەیەک ئیشتیا کرێ بەڵام ئەوش وەکو پێویست نییە ینی جێ ڕەزامەندی هاوڵاتیان نییە جێ ڕەزامەندی ئەوانە سودوان نییە کە چاوەڕێکن پرۆژەکانی بەتابەتی پرۆژەکانی سەجێبوون ناڵێم ئیشتیان ناکرێت ئەو ئیشەی کە ئەکرێ لە ئاستی تموحی ئێمان نییە پرۆژەی کەلار کفری ئیشتیار ئەکرێت تا ڕادێک باش چۆتە پێشەوە بەڵام پرۆژەکانی تر ئەو ئیشەیە کە ئیسەکان زۆر بەسستی زۆر بەخاوی ینی ئەتوانم بڵێم کۆرۆنا خەیرانی دارایی کاریگەری زۆر خراپی کردۆتە سەر پرۆژەکانی ئێمە ڕەنگە ئەمەشە گلەی و گازندەی هاوڵاتیانی بەدواوە هاتووە خەڵکیش داواکە لە ئێمە وەکو ئیدارەت ئێمە هەوڵ بدەین بە تایبەتی ئەو پرۆژانە کە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە ئەوانەی کە ڕێژەیەکی باشی بڕیەوە لە جێبەجێکردن سەر 1970 هەوڵ بدەین داوا لە حکوومەت هێرێمەکەین و ئاوڕێک زیاتر بداتەوە لەو پرۆژانە ئەو پرۆژانە بچێتە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی ڕێگای سەرەکی دووسایەتی کەلار دەربەلیخان یەکێکە لە پرۆژە گرنگکان کە خەڵکی گەرمیان و کەلار باردێکی زۆر قورسیان داوەتە سلێ و زۆر لەو گیان لە دەستدان و ماڵوێرانی و ینی زیانی گیانی و مادی زۆر بەبەرخەڵکەوتووە جا چەند هەوڵ بدرێ وەزارەتی ئاودانکردنەوە ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژەیەشە وەک پرۆژەکانی تر کە ئێستا خۆشبەختانە گوێمان لێبێ لێرە و لەوێ کە کۆمەڵی پرۆژە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و تەموینی بۆ سەرفکراوەتەوە ئەگەر ئاوڕێک لەم پرۆژەی دووسایتێک کەلار بدەنەوە یەکێک لە پرۆژە گرنگەکانە تراتیجەکانە کە ژیانی ڕۆژانەی خەڵکی لەسرە ئەمەمان بەلاوە گرنگە پرۆژەکانی سەرجێبوونیش پرۆژەی مامۆستایانە پرۆژەکانی تری هاوڵاتی سونمەندەکانی بوارە چونە توێژە جیازەکانی خەڵکی کەلارن ئەوانەشە تا ڕادەیەک ئێستا وەک باسم کرد سستن ئەکرێوە بەرهێنان بەرنامەی تری هەبێت بۆ ئەوەی بیگونجێنێ لەگەڵ ئەوەدارە ئەوەی هاتۆتە پێشەوە لە ئەنجامی ڤایرۆسی کۆرۆنا. بڵێ ئێمە شەر بە هەمان شێوە هیوادارین کە حکوومەت هێرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگری سەرۆکی حکوومەت
وەک چۆن لە سلێمانی لە دەڤەری بادینان لە هەولێر لە ناوچە جیاجیەکان پرۆژەی باش و جوان و استراتیژی دەکەنەوە و هاوڵاتیانی ناوچەکە دڵیان پێخۆش دەبێت لە دوای جەژن دەڤەری گەرمیانیان بیر نەچێت دەڤەری ئەنفال دەڤەری قوربانیدان دەڤەری خزمەتکردن دەڤەری بەرگەگرتنیان بیر نەچێت و لای لێ بکەنەوە بۆی پرۆژەکان باشتر لە جاران بکەونە سەر پێ ئەچمە وە خزمەتی مامۆستا یوسف یەکێک لە گلەیەکانی هاوڵاتیان ئەوە بوو کە دۆخێکی ناچاری بوو کە کەسابەت وەستا گوزەران و معیشەتی هاوڵاتیان کاسبکاران بە شێوەیەکی دیاری کرا و زۆر قورس بوو ئێستا وردە وردە دوکان و بازار و مۆڵەکان و شوێنەکان دەکرێنەوە ئێوە لای خۆتانەوە وەکو قایمقامی قەزای کۆیە چه هەنگاوێکتان ناوە و دەنێن بۆ ئەوەی ژیان ئاسایی بێتەوە خەڵک خۆی بپارێزێ بەڵام وردە وردە جوڵش بکەوێتە ناو بازارەکانەوە وەکو جاران بازارێکی چۆڵ نەبێ یان دوکانەکان نەکرێنەوە و کەس سەردانیان نەکات چۆن ئەمە دەکەن؟ بەڵێ دیارە کۆیش بەدەر نەبووەوە لە هەموو شار و شارۆچکەکان کە کەرنتین و قەدەغی هاتوچۆ ڕاگەیەنرا خەڵکێکی زۆر بێر کار و کەسابەت بوو بە تایبەت شاری کۆیە تایبەتبەندێکی خۆی هەیە کاگیادگار لە شاری کۆیە ڕێژەیەکی زۆری بەرچاو خەڵک موچەخۆرە ژیان و داهاتی ئەوەی لەسەر موچە بێ ئەوی تر لەسەر کەسابەتی ناو بازار و دەستگێڕیە لەو کاتی کەرنتینەی خەڵکێکی زۆر بێ کەسابەت بوو موچەش وەکو پێویست نەبوو لە کاتی خۆی نەدەدرا بگرە زۆر بەدرەنگەوە دەدرا دەتوانم بڵێم کاریگەریشی زۆری لەسەر خەڵکی کۆیە کردبوو بەڕاستی هیوادارین بتوانین ژیان ئاسایی بێتەوە جگەلەوەی کە خەڵک بێکار و کەسابەت ببوو ئەو پرۆژانەی کە هەبوون وەکو کاک شەهابیش باسی کرد هەمووی وەستاون و ئێمە وەکو کۆیە بەڕاستی حەقی گلەییمان هەیە حەقی گلەیەکی زۆرمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە بەرچاوی ئێمەوە دەبینین پرۆژەکان لە هەولێری پایتەخت لە سلێمانی لە شارەکانی تر جێبەجێ دەکرێت بەڵام کۆیە تاکە پرۆژەیەکی زۆر استراتیزی هەیە کە 10 ساڵە بەردی بناغی دانراوە و دەست پێکراوە تا ئێستا نەتوانراوە حکوومەتی هەرێم هەنگاوی جدی بنێت بۆی جێبەجێ بکات ئەویش بە دووسایدکردنی هەولێر کۆیەیە کە لەوێشەوە بە تونێڵەکە بە دووسایدی ڕانیە سلێمانی دەبەستێتەوە کە جگەلەوە ئەوە سوودی بۆ شاری کۆیە دەبێت سوودی بۆ شاری سلێمانی و شاری هەولێرش دەبێت بە یەکوەستنەوەی وان لام سەیرە هەرچی بەرپرسی حیزبی و حکومی هەیە بەو ڕێگایە هاتوچۆ دەکات لە سلێمانی و بۆ هەولێر بە پێچەوانشەوە لە هەولێرەوە بۆ جگەلەوەی کە دەبێتە چقێکی پێکەوە بەستنەوەی شاری کۆیە دەبێتە چقێکی پێکەوە بەستنەوەی پارێزگاکانی کەرکووک و هەولێر و سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین بەڕاستی حەق خۆیەتی لای لێ بکرێتەوە و ئەو پرۆژانە زیندوو بکرێتەوە من لەو هەفتەیە لەگەڵ بەڕێوەبەری ڕێگاوبان و چاکردنی ڕێگاوبانی کۆیە سەردانی وەزیری ئاوادانکردنەوەمان کرد لەوێ بەڕاستی داکۆکیمان لەوەی کرد کە بە زووترین کات ئەو پرۆژانەی کۆیە بە تایبەت دووسایدی هەولێر کۆیە دەست پێ بکاتەوە کە کاریگەری و گرنگێکی باشی دەبێت بۆ ناوچەکە. بەڵێ بێگومان هیوادارم لە ڕێگەیەم بەرنمەیەوە دەنگی ئێوەش گەیشت بێ من دواتریش کە هاتمەوە خزمەتت مامۆستا یوسفیانەر پێم خۆش ئێستا وەڵامی ئەو پرسیارم بیتەوە بۆی بیرم نەچێتەوە من کە هەفتانە دێم بۆ بەرنامە لە سلێمانیەوە ینی لە هەفتەکانی ڕابردووە دیارە ڕێگەی سماقۆڵی داخرابوو نەتەتوانی هاتوچۆی لێوە بکەیت جوڵەیەکی باش لە ناو کۆیە هەبوو چونکە هەموو هاتوچۆکان لەوێ بوون بەڵام پێچێ ئێستا لە 90 هاتوچۆکان لەسەر کۆیە نەمابن تەنها لە 100 لەسەر مابێتەوە ئێوە بیرتان لەوە کردوتەوە کە میکانیزمێ بدۆزنەوە ئەو خەڵکانەی هاتوچۆکەن بۆ هەولێر بێ بۆ هەر شوێنێکی دیکەی کوردستان بێ هەمووی بۆ نمونە لە یەک شوێنەوە هاتوچۆ نەکات بە شێوەیەک لە شێوەکان بە منەظەمی ڕێک بخرێنەوە کۆیەش هاتوچۆی تیابێ بۆ ئەوەی جوڵەی تیابێ بۆی کەسابەتی تیابێ چەشتخانەکان دوکاندارەکان دەستگێڕەکان هەمووی پێکەوە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد کە اعتیما دەکەنە سەر ئەو شوێنەی کایانە سوودمەند بن بیرتان لەمە کردوتەوە تا ئێستا کە ئەمەژێکێک بێ لە خاڵەکان کەوای کردووە کۆیە تا ڕادەیەک لەبەرەوەی بە شێوەیەک لە شێوەکان بەهۆی سماقۆڵیەوە چەپ بووە جێگەکەی ببێتەوە بە سنتەر و چەق جارێکی دیکە بەڵێ بە دڵنیاییەوە کاگیادگەر وەکو باسم کردەگەر ئەو بە تایبەت ئەو دووسایدە تەواو بکرێت و تونێڵەکە تەواو بکرێت زۆرترین هاتوچۆی ئەو پارێزگانەی کە ناوم هێنان دەکەوێتەوە ناو کۆیە و سنتەری کۆیە ئەو کاتە بژانەوەیکی باش دەبێت بۆ کۆیە بۆ دەستگێڕەکان بۆ کەسابەتەکان بۆوانە ئاربانیان هەیە وای دوکانی سەرڕێگایان هەیە هەر یەکێک لەوانە بای خۆی سوودمەند دەبێیان ئەوانەی چێشخانە دادنێن لە ڕێگاکان سوودێکی باشی دەبێت بە هیواین لامان لێ بکەنەوە کۆیە بەڕاستی لە هەندێشت پراوێز خراوە وەکو زۆر جاریش ئەگەر ئەحزابەکان ئەگەر بەرپرسانی حکومی قسە لەسەر ئەوە دەکەن شاری کۆیە شاری ڕۆشنبیران و نووسەرانە شاری سەرکردە بەرزەکانە تۆ سەیری هەموو حزابەکانی کوردستان بکە
ئەوانەی بەشێکی زۆری جگە لە دەستەی دامەزرێنەر بەشێکی زۆری مەکتەبی سیاسی و سەرکردایەتیەکانیان خەڵکی ئەو شارە بوونە حەق خۆیەتی لای لێ بکرێتەوە و خزمەتی باشی پێشکەش بکرێت. سوپاسانەکەم مامۆستا یوسف. دیارە ئێمە ناوی بەرنمەکەمان بەرەو جژنە، بەڵام بێگومان هەبوونی پرۆژەی استراتیژی خزمەتکردنی شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان وا ناکا لە ساڵێکە دوو جژنی بۆ نمونە ڕەمەزان و قوربانمان هەبێت جگە لە نەورۆز، وا دەکات هەموو ڕۆژەکانمان جژن بێ. بۆیە ئێستا بە فرسەتی ێزانم باسی بکەم. کاک مازن، دێمە خزمەتی جەنابتان کە باسی ئاکرێت یەکێک لە شتە خۆشەکان بە نسبەت ئاکرێەوە برنجەکەیەتی. ماوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ئەحمەدی پرۆدیوسەری بەرنامەکە لە کۆنتترۆڵ پێمەڵی ئێستا وەرزی هەنجیری شەبیرت نەچێ. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشت و کاڵ بە ئاشکرا هەنگاوەکانیان دەست پێ کردووە بۆ ئەوەی بەها نرخ بۆ بەرهەمی خۆماڵی بگێڕنەوە و بازاری بۆ دروست بکەن. ئێوە وەکو خۆتان لەم ڕۆوە چ هەنگاوێکتان ناوە و چ موژدەیەکتان پێیە بۆی بە جوتیارانی سنووری قەزای ئاکرێ و دەڤەری بادینان بڵێن کە چیتر بەرهەمەکانیان بێ نرخ نابێ، هەرزان فرۆش ناکرێ، بەڵکو بازاریان بۆ دروست دەکەن وەکو مەسئولیەتێکی ئەوە وەکو مەسئولیەتێکی حکوومەتیش. بەێ وەکی هەردوو برادرێت من ئیشارەت پێدایک و قەیرانە داراییشلایەکی بە و دیسان ینی پەتا کۆرۆنایە کارتێکردنەکە مازن یا لەسەر هەمی ژیانەیەکیری نەبەس لەسەر ئەنجامدانا پروژە، بەڵام ڕاستی لەسەر ئەنجامدانا پروژە پتر قەیرانەدارەی کارتێکردنا سەرکردی پترش پەتا کۆرۆنایە خوشبەختانە وەکی ئەم بێژین و ئەف حتا حدێکی ینی ژیار بەرەف طبیعیات زڤریتەوە سنوورێ قەزا ئاکرێ و بەلکی گەلێک جهدیت کوردستانێ جنابەتە ئیشارەت پێداک و ئەف قەیرانەدارایی ئەس وەسا بیدم و کەرتی کشت و کالی پتر ڤەژاندنا ئێخستیە گەل کارگەریە پارێزگەها دهوکێ و گەل ڕێڤەبەریاوە بەرهێنانی پارێزگەها دهوکێ مە گەلێک پروژە یەتکرینەت پلانا خودا بۆ هەندێک و ئەم بازارکردنا وی بەرهەمێ کشت و کالی سنوورێ قەزا ئاکرێ یعنی ڕێکێکی بۆ بینیم بۆ بازارکردنێ نەبەس یعنی بجوتیار یان خوددانی عردی یان خەلکی گوندی هەژیرێ بچینیتن یان سەخبێریا بیستانی بکات یان برنجی یان دەخلی یان هەر تشتێکی بیتن بەڵام دەبی بازارکردنا وی بەرهەمی هەبیتن پڕاستی ژبلی و حکومەتە هەرێما کوردستانی پشتەوانە و هاریکارە بۆ ئەنجامدانا هەر پرۆژەکی وی ڕەنگی بەڵام باراپترێ ئەم ینی تەشجیع کەرتێ تایبەت دکەین بۆ ئەنجامدانا وان جوورا پرۆژە و هەمی پلانێکی ضمن خطاخو آن پلان خویەوە بەرهێنانی سنوورێ قەزا ئاکرێ ما یدارش تب تەنسیق دیال ڕێڤەبەریەن پەیوەندیدار چ ڕێڤەبەریا کشت و کالی بیتن چ ڕێڤەبەریەت سنوورێ قەزا ئاکرێدا سنوورێ باژێروانیەدا عەردیش مەیەت بوو تەرخان کری ئومێداوانین و خەلکێمە چ پڕێکاوی بەرنامەی هەمی و کەناڵێت خۆی دیێت یەت گەهاندنێ مە گەهاندینە خەلکی خو و ئەم وەکی کارگیریا دەڤەرێ وەکی حکومەتە هەرێما کوردستانی پشتەوانی بۆ هەندێک بۆ ئەنجامدانا وان پرۆژە بەڵام دیسان یعنی قەیرانە دارایی پڕاستی کارتێکردنەکە مازن پتر کۆرۆنای یا سەر ئەنجامدانا وان پرۆژە کردی چڤێجا حتاش کەرتێ تایبەت ڤەژی کەرتێ تایبەت ژی ئەدی یعنی ئەو شیانێت دارایی احتمالا نەمابن و بشێتن پرۆژەکی بێژین بێگەوە بێتن کارگەهەکە مەسەلەن یا تعلیبێ سنوورێ قەزا ئاکرێ ئان هەر پرۆژەکی دیوە بەرهێنانی بێتە ئەنجامدان مە شلایەکی دیڤەژی یعنی پلانە خویەوە بەرهێنانی یا دانایی و ئەوژی ڤەژاندنا کەرتێ گشت و گوزاری سنوورێ قەزا ئاکرێ چەندین پەرنامە ئان چەندین پلانیەت هاتینە دانان ضمنێوان خوتەتمەیەت یەتوە بەرهێنانێدا ئومێداوارین و ئەم چێن قۆناغێت داهاتیدا وان پرۆژە جێبەجێ بکەن تا هەر ئیشارەت دا پرۆژە مە پرۆژەکی یعنی ئاوازەیە هەی و راستی جیامەژی ئەڤەل ساڵا 2012 بەرێ بنیاتی بۆ هات بۆ دانان حتا وێگاوێ ڕێژە 65 سادەیە هاتیە ئەنجامدان کار تێدایە بەردەوامە بەڵام کارێکی گەلێکی هێدی تێتە ئەنجامدان ئومێداوارین و وەزارەتە شارەوانیە ینی پشتەوان بیتن و حکومەتە هەرێما کوردستانی بۆ هەندێک و ئەف پرۆژە کوتایی پێبێتن ڕێژە ئەنجامدانەوەی بیتە 100 سادێدا ئاکرێ و هەموو گوندێت سنوورێ قەزا ئاکرێ و هەر سێ ناحیەت قەزا ئاکرێ کێشا بێ ئاڤیە یان یا کێم ئاڤیە نەیا بێ ئاڤیە قورتال ببیتن. بەڵێ سوپاسانەکەم
هیوادارم دەنگی ئێوەش گەیشت بێت هەر لە کۆتا قسەتەوە کە ڕووی دەمتان لە وەزیری شارەوانی کرد تا تەواوی بابەتەکانی دیکە ئەچمەوە خزمەتی شێخ ئیبراهیم بەرزنجی. جەنابی شێخ، بابەتێکی دیکە کە پێم خۆشە قسەی لەسەر بکەین بەداخەوە لە ڕابردوودا بوو بەخوو هیوادارین کە کۆرۆنا زیانی زۆری پێگەیاندین، بەڵام یەکێ لە سوودەکانی ئەوە بێ کە بۆ نمونە لە جەژندا ناوی خۆی بەخۆیەوەیەتی جەژنە هاوڵاتیانە بێ دڵخۆش بن، بەڵامە بینی چ خێزانەکان چ خاوەن مردووەکان چ خزمان و کەسوکار و دۆستان جەژنەکەیان بۆ نوێ دەکەنەوە، دەیکەنەوە بە نۆ جەژن، پرسەکەیان بۆ نوێ دەکەنەوە، گریان و بێتاقەتی و ئازار و هاوارەکانیان بۆ نوێ دەکەنەوە و دەچنەوە لە جیاتی ئەوەی ئەگەر جارانیش بواە دڵیان بدەنەوە سەیرەکەی سەر لە نوێ پرسەیەکی دیکەیان بۆ دانێنەوە. لە ڕووی لە تێڕوانینی ئیسلامەوە ئەم بابەتە چۆن سیر دەکرێت و ئێستا کە کۆرۆنا هەیە دەبێت چۆن سەیری بکەینەوە و یعنی تێڕوانینمان سەبارەت بەوە جارێکی تڕێک بخەینەوە. لە ڕاستیدا بابەتی تازێ و بابەتی ئەوەی کەوا لە جەژنانانە لە ئەهلی مردوەکان و ئێمە پێی لەڵێ کتێبە شەرعیەکانە ئەهل المەسائب بەڕاستی دیاردەیەکی کۆمەڵایەتیە، زیاتر پەیوەندی بە شەریعەتەوە نییە، چونکە شەریعەت بابەتی تازێ و پرسە و ئەوانە هەموو ڕێخستووە لە ماوەی چەند ڕۆژێکە. یعنی ناکرێت تۆ جەژنانت بۆ دانا، ساڵانت بۆ دانا، چلت بۆ دانا، ئەوانە هەمووی لە خارجی شەریعەتەوە هیچ دقیقی قورئان و سنەتی لەسەر نییە، بەڵام بابەتی کۆمەڵایەتی عورف و عادەتی خەڵک ئەوانە ئەهێنێتە کایەوە. ئەوجا ئەگەر موافقەتی ئەمەش بۆەوەیە چونکە مامۆستایانی ئاینی قسەیان لای هاوڵاتیان گرنگە و کاریگەریان دەبێت، بۆیە ئێستش جارێکی دیکە پێویستە کە دووپاتی بکەینەوە ئێوە تێڕوانینتان چێ لەو بارەیەوە. ئێمە تێڕوانینمان ئەوەیە ئەو کۆڕ و کۆبوونەوانی کەوا لە دوای تازێەوە دەکرێت هیچی شەرعی نییە وەکو ڕای شخصی خۆم و هیچی پەیوەندی بە ئیسلامەوە نییە، چونکە نەبیسراوە پێغەمبەرمان هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام، زانایانی ئیسلاممان هەبووە کەس لە دوای تازێ دانیشت بێتەوە جارێکی تر بۆ ئەوەی کەوا خەڵکان ڕووی تێ بکەنەوە، بۆ ئەوەی کە بڵێن وەڵا خوا لە مردووەکەمان خۆش بێ و خوا عافوی بکا و بین بۆ لای ساحیبی مردووەکە. ئەو بابەتانە هیچی شەرعی نین، بەڵام وەک وتم بابەتی کۆمەڵایەتین، عورف و عادەتی خەڵکن. ئەگەر ئەو عورف و عادەتە خەڵکە لە بنەماکانی شەریعەتی ئیسلامە بەیەکە نەچوون و بە مقابلی یەک هاوتای یەکتری بوون، ئەو هیچ کێشەمان نییە، بەڵام ئەو بابەتێک کە جەنابەت باسیەکەی بە تایبەتی لەم بارودۆخەیە کە ئێستا گەورەترین فەریزە لە ئیسلامە کە فەریزەی حەجە. هەمومان دەزانین ئەو حەجە چۆن دەکرێت و سیستەمی حەجەکەی دەرەوەی وڵاتی سعودیا هەر نەکرا. ئێمە هەمومان دەزانین لە مانگی ئادارەوە وڵاتێک وەکو عێراق کە ئێمە بەشێکین لە وڵاتی وەکو عێراق تا ئێستا مزگەوتیان نەکردوێتەوە و مووسڵ تەنیشتی ئێمەوە 3 ملیۆن نفوسی تایە، حتاکو ئێستا مزگەوت نەکراوەتەوە کەواتە عیبادات تعطیل کراوە لەبەر خاترەوەی کەوا ئەساجد و ئەهەم من المەساجد، یعنی ئەوەی کە سوزدە دەبا پاراستنی ئەو ئینسانە زۆر گرنگترە لە شوێنی سوزدە، لە کۆڕ، لە کۆبوونەوە، لە تازێ لەو شتانە. بۆیە پەیامی ئێمە من وەکو مامۆستایەکی ئاینی کە چەندین ساڵە ئەو مێزەرم بەستووەتەوە لە خزمەتی شەریعەت و کتێب و قورئان و توێژینەوەیان بە هیچ شێوەیەک دروست نییە لە دوای پرسە، لە دوای ئەو چەند ڕۆژەی پرسەکەەوە ئەوش اختلافێکی لەسەر شێوازی و لەسەر ڕۆژەکانی خەڵک کۆ ببێتەوە و سەردانی یەکتری بکەن و باسی مردووەکە بکەن و ئەوە بابەتێکی تەندروست نییە و لەم ڕۆژێشتا بە تایبەتی کەوا ئێمە باسی پەتای کۆرۆنا ئەەکەین کەوا نادیارە کە ڕەنگە خەڵکانێک بچێتە ئەو ماڵە تووشێکی دەیان ماڵی تر بکە. ئێمە بۆ ئەمە قسەی لەسەر زۆر لەسەر کراوە، پێم خۆشت جارێکی دیکەش قسەی لەسەر بکەینەوە ئەو کەسانەی ئەبن بە هۆکار کە کەسێک تووشی نەخۆشیەک تووشی ڤایرۆسێک بێت، دیسان لە ڕوە ئاینیەکەوە ئەمانە چۆن سیر دەکرێن و ینی بە ئەگەر بکرێ بڵێم چ سزایەکی هەیە؟ وڵی ئەوەی کە من ئاگادار بم لەبەرەوەی بە دوواداچوونم زۆر بۆ ئەو بابەتە کردووە بەدەست قەست ئەگەر کەسێک ئەو نەخۆشیی هەبێ بەدەست قەس بچێتە ناو بازار لەبەرەوەی خەڵکان توش بکە، بەدەست قەس بچێتە ماڵان لەبەرەوەی خێزانەکانی تر توش ببن. دادی ئیفتای مصری، مفتی عێراق، مفتی وڵاتانی کەندا و مەجامیعی فقی ئیسلامی زۆر لە وڵاتان کۆکن لەسەر ئەوەی کەوا ئەو کەسە بە قاتل حیسابە، گونەهبارە، تاوانبارە و حکمی ئەوەی کەوا پێ ئەدرێکە بووەتە سەبەبی ئەوەی کە خەڵک بکوژێ. چی بەنسبەت ئەو کەسانی مامۆستا کە نازانن توش بوون بینێ
بەڵێ عەفوم بکەی چی بەنسبەت ئەو کەسانەی کە نازانن توش بوون خۆتان نەزانن لە سەرەتاوە ڤایرۆسەکە دیار نییە کەسی توش بوو وەستی پێ ناکە بەڵام پێی وتراوە خۆی بپارێزێ پێی وتراوە دوورە پەرێز بێ پێی وتراوە تێکەڵاو نەبێت کە چی هەر سوورە لەسەر تێکەڵاوی و لە ئەنجامە هەم دۆخی خۆی خراپترەکە هەم کەسێکی دیکەش تووشەکە ئەمەیان چۆنە ئەویان مخالفەی دوو ئاەتی قورآانی پیرۆزەکە خوای گەورە ئەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تقتلوا أنفسكم لە شوێنێکی ترە خوای گەورە خۆی ئاماژەمان پێ دەکات دەفەرمێ خۆتان مەکوژن لە شوێنێکی ترشدا فەرمێ بەرەو تەهلوکەت و بەرەو نەمانی نەفسی خۆتان مەچن هەردووکی مخالفەی قورآنەکە ئەویش گوناهبارە بەڵام مەرتەبەکەی وەکو ئەوەی یەکەم نییە کەوا بەدەست قەست ئەوێ خەڵکان توش بکە نەفسیەتی وایە ئەوێ خەڵک ئەزیێت بدە بۆیە ئێمە بانگەوازمان بۆ هاونیشتیمانیانی خۆشەویستیە ئەو جەژنە بەڕێ دەکەین ئینشاءالله لە ماڵەکانی خۆمان نەکۆڕ نەکۆبوونەوە نەسەردانی کەسانی تر دەتوانی بە فایبەرە دەتوانێت بە تۆڕەکانی کۆمەڵایەتیە بە ڕنگ و بە وێنە ئەتەوێت دڵدانەوەی کەسێکی تر بدەی ئامێر زۆرە ڕێگار زۆرە بۆیە دەبێت ئێوە پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن و شریعەتی ئیسلامیش هەر کاتی ڕێنمایی بە تایبەتی زانستی شەریعی پزیشکی ڕێنیشاندا شریعەت دەکەوێتە دوای ئەو زانستە شەرعیە یعنی ئێمە نەزانین شەرعهانمانەدا بڕۆین کۆڕ ببەستین کۆبوونەوە بین تازێدا بنین نوێژ بکەین جەژنە بکەین ئەوانە برایان خۆشەویستان ئازیزان من دەرفەتەکەی بەرنامەکەی جەنابەت دەکەمە پەیامێک بۆ هاونیشتیمانیانی خۆشەویست وا نەزانی بە ئینکاریکردنت بەکردنی نوێژی جەژن و هەینی خێرت دەگاتێ لەبەر ئەوەی پاراستنی ئەو خەڵکە ئەو حکومەتە ئەو قەرارە و ئەو هەموو زەرەرە لە خۆی دەدا و دەوام تەعتیلەکە فڵان والی ئەکا ئێمە هەموو قایمقام پارێزگاکان بەرپرسەکان هەموو لە پێناوی پاراستنی ڕوحی ئێمە بەڵام خەڵک خۆی نایەوێ ئەوە معنای ئەوەیە تۆ ئەو جادێتە بابەتێکی شەرعیکەوە خۆت دەتەوێ خۆت بکوژی خۆت دەتەوێ خۆت ناڕەحەت بکەی ماڵت ناڕەحەت بکەی سەعاتێک بە نەخۆشی کۆرۆنەوە بناڵێنی ئەو جا دەزانی کە چی غەڵەتێکت کردووە چی تاوانێکت بەرامبەر نەفسی خۆت کردو بڕۆ سەردانی خستەخانەکان بکەن بڕۆن لەو کەسانە بپرسن کە تووشی پەتای کۆرۆنا بوون بزانە چی بەڵایەکی خوایە بزانە ئەو کەسە چەندێ مەشەقەت دەکێشێ بزانە چەندە تەمەندای دەکردکەوە ئەو کەمامەی لە دەمی نەکاتەوە خۆی بپارێزێ بۆیە ئێمە هەر ئەوەندە دەڵێن هەموو ئینسانە عاقڵەکان ئەویان پێخۆشە کە بژێن کەوا ژیانێکی بەختەوەر و هەناسەیەکی خۆش هەڵمژن بەڵام کە تو تۆشی خۆت تووشی ئەو پەتایە دەکەی دەڵێ نوێژی جەژن دەکەم یا نوێژێکی هەینی دەکەم یاخود فڵان شت دەکەم کاگیارگار ئەگەر دەرفەتم دەیتێ بە 1 دقیقەیەک زۆر جار ئێمە گلەی ئەوەی شەکرێ کە ئایا بۆچی بازاڕەکان کراون بۆ مزگەوتەکان کراوە نەبن 1 دقیقەیەک بەڕاستی ناکرێ بەراوردی بازار و کافتریا و شوێنەکانی تر بە مزگەوتی ماڵی خوا بەراورد بکەی لەبەر ئەوەی یەکەم بازار کاکە شوێنی کەسابەتی خەڵک دەبێ هەر بڕوا پارە بۆ ماڵم ناڵدی پیا بکە بەڵام نوێژەکە سنەتە خوا عوزری پێمان داوە دەفەرمێ گەر عوزرێکت بۆ پیا بوو نەخۆش بووی ترسای لە نەفسی خۆت مەڕۆ نوێژەکەم لە مزگەوتا بۆ مەکە فەرزەکانی بەمان تەعتیل کردوواڵێ کۆمە بنەوە دوای ئەوە ئێمە باسی چی دەکەین باسی 6,000 مزگەوت دەکەین لە کوردستانە نزیکەی 1 ملیۆن ئینسانمان بۆ کۆ دەبێتەوە بەڵام هیچ بازارێک ملیۆنە کەسی تیا کۆ نابێتەوە هیچ مزگەوتی وامانێ 30,000 کەسەکرێ هیچ مارکێتێک و هیچ دوکانێک و هیچ کافتریایەک 500 کەسی تیا کۆ نابێتەوە بۆیە ئەو بەراوردکردنەوە هاندانی خەڵک بۆ ئەوەی کەوا ڕێنمایەکان بشکێنن ئەوش گوناهبار دەبێت سپاس مامۆستا ئیبراهیم پەیامێکی یەجگار گرنگ بوو کاک شاب دێمەوە خزمەتی ئێوە بە فرسەتی ئێزانم ئێوەش ئەم پەیامە گرنگە بگەێنن وەکو جەنابی مامۆستا شێخ ئیبراهیم ئاماژەی پێدا و کەسانەی کە توش بوون باشتر ئەزانن کە ئەمە چ مەترسیەکە جەنابتان تووشی ڤایرۆسەکە بوون بەڵام سوپاس بۆخوا چاک بوونەوە و وەکووە بینین تەندروستیتان باشە سوپاس بۆخوا چ پەیامێکتان هەیە بۆ وڵاتیان بۆ ئەوەی توشبوون بە ڤایرۆسەکە بە شتێکی ئاسایی نەزان بڵێن هەر تووشە بین لە نەتیجەیە بۆچی خۆمان بپارێزین و دواتر پرسیارەکەی دیکەم دەکەم کاکاتگار ئەوەی کە توش نەبێت نازانێت لە ئێش و ئازار و معاناتی توش بوو ینی بەداخەوە جار هەندێک کەس بەلایەوە زۆر ئاسایە وازانێ نەخۆشیێکی ئاساییە من ئەوە هەفتەیەک 10 ڕۆژە دەوامەکەم بەڵام تاکو ئێستاش کەماندووە بم کە بەرهەتاوەکەوم ئەوانە کاریگەری ئەو ڤایرۆسە دووبارە گەڕێتەوە سەرم بێتاقەتە بم لە زۆر هەست بە بێتاقەتی بە ئازاری سەر بەوانە کەم جا لەبەرەوە تکاو داوام وایە لە هاوڵاتیانی بەڕێز ئەوانەی کە توش نەبوونە چەند خۆیان بپارێزن چەند ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن کەمە ئەم پەتایەکی زۆر خراپە کاریگەری خراپی بە چەند مانگێکی جێ تێلێ بە پێی ئەو زانستەکانی پزیشکی کە باسی لێوەکەن
جا خۆپارێزی باشترین وەسیلەیە بۆ ئەوەی بەڵێ. کە توش نەبین ومێ دەکەین کەس توش نەبێت ومێ دەکەین هەمومان پابند بین بە ڕێنمایە تەندروستیەکانەوە بۆ ئەوەی کەمتر خەڵکمان تووشی ئەو نەخۆشیە بێ ئەو پەتایە ئینشاءالله هەمووان پارێزراو دەبن لەگەڵ ئێوەشدا و تەواوی میوانەکان و تەواوی هاوڵاتیانی کوردستانیش. کاکشاب بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ئەمڕۆ بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی بە کوردستان 24 ڕاگەیاند ببوو کە نزیکەی 170,000 خێزان لە سنووری پارێزگای سلێمانی فۆرمی هەژاریان پڕ کردووەتەوە بۆ ئەوەی ئەو هاوکاریەی حکوومەت وەربگرن کە بڕیارە دابەش بکرێت. پێم وا بێت لە گەرمیانی شنگاوێک نراوە بە ڕاستەی ئەوەی ئەگەر هەڵەنە 3,000 سەبەتەی خۆراکی دابش کراوە ئەمەتان بە چ میکانیزمێک کردووە و چۆن هەمیشە ئەبن بە پشت و پەنا ئەبن بە هاوکار بۆ و کەسانی کە محتاجن و دەستیان کورتە و پێویستیان بە هاوکاریە نەک لە ئێستا لە داهاتووشدا. والله ئێمە لە ڕابردووە لژنێکمان بۆ مەبەستە تشکیل کرد لەگەڵ چاودێری کۆمەڵایەتیە ئەو لژنەیە سەردانی ماڵەکانی کردووە لژنەیەکی 14 کەسی بووە ئەوانەی کە باری مەسەن کرێکی بوونە موچەیان نییە سەرچاوێکیان نییە بێوەژنە کەمەندامە هەرێک لەوانەی کە دەستکورت وەژارن موچەکەیان بەشناکە ئەوانە تا ڕادەیەک خۆشبەختانە ئەوە پێشمانگێک ئەو هاوکاریت دابش کراوە ئێستاشە ئەمڕۆ ڕێکخراوی مرۆڤ دۆستان هاتبوون ئەوانی 200 سەبەتەی خۆراکیان دابش کردووە مناڵ پارێز نزگەی 4,000ێکی دابش کردووە لەسەر ئاستی گەرمیان تا سبەینێش هەر بەردەوامێت بێ ئەوەی مناڵ پارێزانی کوردستان و بەشێک لە خێرخوازان و خەڵکی تریش لە گەرمیان و کەلارە بەردەوام کۆمەکەکەن و بەو ڕێکخراوە ناحکومیانە و کۆمەڵی خەڵکی خێرخوازیش بەردەوامن لە دابشکردنی ئەو کۆمەک و هاوکاریە بۆ خێزانە ژارەکان و ڕەنگە ئەوەی پرۆسەیەشە دوا جەژنی بەردەوامی هەبێت لیستێکی تر ئامادە ئەکرێت بەشێک لەوانەیە کە لە ڕابردووە سەبەتەی خۆراکیان وەرگرتووە ڕەنگە ئەوانش دوای جەردکردنیان دووبارە هەر لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە 100,000 بە بڕی 100,000 دیناری تر هاوکاری بکرێن ئەم هاوکاریانە هەیە ومێ دەکەین بتوانین ڕێکخراوەکان حکوومەت ئاوڕ زیاتر لە خەڵکی گەرمیان و کەلار بداتەوە جێ دەستخۆشیە. سوپاسانەکەم مامۆستا شێخ ئیبراهیم دواتر کاتمەوە خزمەتت دوایەوەی کۆتا قسەی دوو میوانەکەم وەرەگرم باسێکی قوربانی شێوازی قوربانیکردن لەم جەژنە چونکە دۆخێکی تایبەتە پێم خۆشە وەڵامی ئەو پرسیارم بیتەوە دواتر ئەچمە خزمەتی مامۆستا یوسف. مامۆستا یوسف ئێوە بە چ میکانیزمێک لا لەو کەسانە دەکەنەوە کە محتاجن کە کەم دەرامەتن کە پێویستیان بە هاوکاریە بە نسبەت قەزاکەی خۆتانەوە زۆر بە کورتی بێت و کۆتا پەیامتان. بەڵێ لە ڕابردوو و سوپاسی ئەو کەسولایەن و ڕێکخراوانە دەکەین کە ڕێژەیەکی باش تواندرا بێنێرە بۆ سنووری قەزای کۆی و دابش بکرێت هەم لە ڕێگەی وەزارەتی بازرگانی و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی لە ڕابردوو 4500 سەرلەی خۆراک توانرا بگەێنرێ بە سنووری قەزای کۆیە بە هەموو ناحیەکانەوە دابش بکرێت وەکو کاکشەها باسی کرێ مەژ لیژنەیەکمان پێکێنا بوو بە سەرۆکایەتی بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی و ئەو لیژنەیە توانرا 4500 ناوەکە بنووسرێت و بە پێش لە کاتی جەژنی ڕەمەزان هاتوو دابشمان کرد بەسەر خەڵکەکەدا و ئێستاش هەم چاودێری کۆمەڵایەتی سەرقاڵی نووسینی 2500 ناوە ئەوانەی کە شمولی دەکات وا بڕیارە 100,000 دیناریان بدرێتێت منداڵانی بێسەرپەرشتە کەسانی کەمەندامەوەی موچەیان نیە بێوەژنی بێ موچەیە و هەروەها پیر و پەککەوتەی بێموچە ئەوانە دەنووسرێن شەرتیان داناوە ئەو کەسانە بنووسرێن و سپاسی هەموو ئەو ڕێکخراوانەش دەکەین کە لە ڕابردوو هێناویانە بە نمونە ڕێکخراوی دەستگای مام دوێنێ 600 سەلەی خۆراکی بۆ هێنابووین ئیمڕۆ مانگی سووری عراقی 100 دانەی بۆ هێنابووین لە ڕابردوودا دەستگای بارزانی ڕوانگە و هەروەها CDO لە سلێمانی لە ڕێگەی کاگارازی شەخزەنجیەوە و دەستی ڕێکخراوی دەستی هاوکاری جگەلەوە کۆمەڵیشتر لە ڕێکخراوەکان لەوانەیە ئێستا ناوەکانی بیر نەبێت یان خەڵکی خێرخواز و متەمەکین بووە توانراوە ئێمە لە ڕێگەی خۆمان و لیژنەیەکمان پێکێناوە لە ڕێگەی ئەو لیژنەوە توانیمانە خەڵک بەسەر بکەینەوە و لە ڕێگەی لیژنەی قایمقامێتیشەوە
کۆمپیوتەرێکمان تایبەت کردو بۆ لە ڕێگەی بەرنمەیەکەوە بۆی ئەو کەسانی کە وەریان گرتو مستەفید بوون جارشتر مستەفید نەبنەوە. سپاسانەکەم مامۆستا مازن کاتم تەواو بۆ کۆتا پەیامی خۆتان زۆر سپاسانەکەم. باس براستی پیام شیخ ابراهیم یعنی جه خدایا و مهمیاجی مفاله ورگرد و مدوارین کو خلک ما پابند بید و پیام جنابوی اشارت بدای ابرو کما کمبونا خول دیوان قایم مقامی انجام داد گل لجنا برهنگاربونا ویروس کرونا همین رنمایت خوم اداینه کو روزن ججن هل افشه و حتی صبح و حتی ججن کتایی پیتتن برادرت مید ویلجنه دت ناو بازاری دابن بو هنده کو رنمایت بردوام دنه کاسب کاراب دنه جهن فروتنا کلو پلاب دنه کافتریاب دنه همو جه دیتر کو رنمایا جیب جیب کن امیدوارین کو خلک مجی پابند بید رنمایا و که جناب شیخی اشارت پیدای خلک یک بال مالا خود ججنا خوب کتن چپ تلفن بید چپ هر رکاکادی بیدن گلکتیکالی کدوم نم نسپاس با همون زور سپاس کاک شیخ ابراهیم زور بکورتی کم داوی لێبوردنەکەم بەڵام هاوڕیانم پێم بڵێن کاتم تەواو بۆ لە سی چرکەیە قوربانی لەم جەژنە چۆن بکرێت لەلایەن موسڵمانانەوە. یادگار قوربانی من داوای لێبوردن لە زانایانەکەم ئەگەر بێت و ئەمڕۆ بچمە سەر مەزەبی ئیمامی ئاعزەم قوربانیەکە ئەگەر بۆتان نەکرێ ئەتوانن پارەکەی بدەن نەکم گۆشتەکەش ببەخشێنەوە ئەو فتوایە لە مەزەبی ئیمامی ئاعزەما هەیە لە باتی ئەوەی کەوا حیوانەکە سەر ببڕی تەقدیری پارەکە بکە پارەکە ببەخشێنەوە سەر خەڵکانە ئەگەر کەسانێ بۆیان نەکرا بچنە قەسابخانە و قەڵەباڵغی دروست ببێ ئەو فتوایی شەیە ئەگەر خەڵکانی وەری بگرێ قوربانە شەعیرەیەکی گەورەیە بەڵام مەبە سەبەب بۆ ئەوەی کەوا بەو شەعیرەیەوە قەڵەباڵغی دروست بکە یا خەڵکانێک تووشی نەخۆش بکە ئەگەر خۆت نەخۆش. پەیامی ئێمە پەیامی سەلامەتی خەڵکی کوردستانە ڕێنمایەکان جێبەجێ بکەن خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین و دەستەکان جەنابتیش خۆش بێ. سوپاس تەواوی میوانەکان مەکەم من کاتم تەواو بووە ماندوو نەبن لەشتان ساغ بێ زۆر سپاسکەم شەوکاتان بە ئێمە بەخشی. بەڵێ بینەرانی ئەزیز زۆر بە کورتی حەمدی ساحب قەران دەڵێت مبارەکبادی جەژنم لێ مەکەن کەی من ئەوەم جەژنە کە وەسڵم بۆ مویەسەر بوو شەویش بێ ئەو شەوەم جەژنە. ئەم جەژنە جەژنی قوربانە جەژنێکی پیرۆزە بەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بەڵام پیرۆزتر دەبێت جوانتر دەبێت باشتر دەبێت هاوڵاتیان زۆر ڕێک و پێکتر بە شێوەیەکی جوانتر ڕاستەقینەتر دڵخۆش دەبن ئەگەر پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان تەبایی بخەنە جێگەی ڕق و کینە برایی بخەنە جێگەی براکوژی و دژایەتی پشتی یەکترگرتنیش بخەنە جێگەی پشتی یەکتر شکاندن. دووبارە جەژنتان پیرۆز بێت و ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن. سوپاسی تەواوی هاوکارانیش مەکەم.